گەورە سڵاوتان لێبێت بەڕێزە دوای ساڵێک لە وەستانی کۆبوونەوە پێنج قۆڵیەکان سەرنجام کۆبوونەوە دوو قۆڵیەکانی نێوان لایەنە سیاسیەکان دەربارەی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان دەستی پێکردەوە. وەفدی پارتی دموکراتی کوردستانیش لە یەکەم وێستگەدا سەردانی یەکگرتووی ئیسلامی و لایەنە تورکمانەکانیان کرد. بە میوانداری بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار تاوتوێی کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسیەکان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێستان لەسەر دەست پێکردنەوەی گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان چییە؟ سڵاو بۆ ئێوە و بۆ هەموو بینەناشتان. یعنی خۆی بەڕاستی نازانم ئەو جۆرە کۆبوونەوانە چییە. من زۆر بڕوام بەو جۆرە کۆبوونەوانە نییە، چونکە ئەو کۆبوونەوە نییە. یعنی ئەچن سەری ئەمەدەن و ئەچنە لای ئەو ئەچن ئەوە چییە؟ ینی نەتیجەی چییە؟ کۆن زۆر ئەو شتانە کراوە. بەڕێی من ئەوە ڕاز نییە، ئەو شێوەی کارکردنە. بەڕێی من ڕاز ئەوەیە کە لایەنەکان هەموو توانە ئامادەین کۆبینەوە. باشە، مادەم وایە دەبێت دەعوەتێک تەوجیهیان بکرێ، بڵێن وەرن فڵان وەقت لە فڵان شوێن کۆبنەوە، وەلەو کۆبنەوانە حەقە بریار بەدەسەکان ئامادە بن. یعنی بارزانیە بێ ئامادە بێ، سەرۆکی حکومەت دەبێ ئامادە بێ، سەرۆکی پەرلەمانە بێ ئامادە بێ. ئەمانەی کە کێشە، یعنی کێشە و مەشاکلی زۆر طبعا هەیە لەو بارانەوە کە بتوان بریار بدەن لەسەر کێشەکان. سەرۆکی گۆڕان ئامادە بێ، برادرانی سەرۆکی یەکێتی بزانە چێت تەمسیلیانەکە ئامادە بن. یعنی ئەوانە ئامادە بن کە ئەتوان بریار بدەن
کە ئەتوانن بڵێن ئەم قەرارە یا ئەو قەرارە لە کۆبوونەوەکانە تەبعاً کە دابنیشن هەر یەکە پرۆژەی خۆی هەیە. ئێستا هەر لایەنە ممکنە پرۆژەیەکی بێ ڕێیەکی بێ بە تایبەتی ساڵێک و 2 مانگە کۆبوونەوە نەکراوە. ئەو پرۆژانە هەمووی تەماشا بکرێ، هەوڵ بدرێ لەو پرۆژانە بە یەکەوە پرۆژەیەکی هاوبەش دروست بکرێ. یعنی پرۆژەیە دروست بکرێ بۆ پێی بەرژەوەندی وڵاتەکە، بەرژەوەندی میلەتەکە، بەرژەوەندی هاوڵاتیان، چارەسەرکردنی کێشەکان. ئەو پرۆسە هاوبەشە ببێ بە بناغەی جەدوەلی کاری کە مناقەشەی لەسەر بکەن. ئەجینا ئەمەی تۆ ئەچی ئەوە بینی و پاشێکی ئەوی ترە بینی و ئەچی ئەوی ترە بینی و لە بینینەکانیشە قسە ناکەن پاش بینینەکان چیان وتووە چیان نەوتووە، وابزانمە تیکراری شتی کۆنە بڕۆ ناکەم هیچ نەتیجەی هەبێن. بەڵێ یعنی پێ دوایە کاک دکتۆریانی چ جۆرە کۆبوونەوەیەک کۆبوونەوەیکی بەرهەمدار و نەتیجەی دەبێت، ینی کام لە جۆرە کۆبوونەوە کە بەڕێز پێ دوایام کۆبوونەوەی کە ئێستا دەکرێن نەتیجەیان نابێت، ینی چ جۆرە کۆبوونەوەیەک نەتیجەی دێ بە بڕای بڕێز؟ وتم من کۆبوونەوەیە کە بریار بەدەستەکان سەرۆکەکان ئەوانەی کە بریاریان بەدەستە هەر یەکە لە حیزبەکانی خۆیان لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت، یعنی ئەوەی کە کاری بە مەسەل لە حکوومەتە، ئەوی کە ڕئیس وزەرایە، ئەوی کە نایبەکەیەتی، ئەوی وەزیری داراییە کە ئێستا هەموو عالەم هاواری دارایی و پارەیەتی کاکە، عالەم هاواری موچەیەتی، عالەم کێشەی هەیە، عالەم شەوڕۆژ لە جادەیە. ئەمانە ئەبێت چارەسەر بکرێن. ئەوانە هەموو ئامادە بن بزانن لە پەرلەمان کێ لەوانەی سەرۆکی کوتلەکانن لە پەرلەمان، ئەمانە ئەتوانن ئامادە بن لەو کۆبوونەوە پرۆژەیەک کە لە پرۆژەکانی هەموو لایە بە یەکەوە هەیەتێ بتوانێت پرۆژەیەشی یەکگرتویان لێ دروستکە، خاڵەکانی هاوبەش لە هەموو پرۆژەکان بوێ پرۆژەیەک ئەو لایەنانی کە کۆبنەوە ئەو پرۆژەیە باس بکەن و بتوانن وردە وردە خاڵ بە خاڵ تەماشایکەن بەڵکو بگەنە هەندێ ئەنجام. ئەگینا بەم شێوەیە منیم بۆ لای تۆ تۆشی بۆ لای ئەوە هیچ نییە. ئەو شتانە بەڕێی من ناگاوە هیچ ئەو نەتیجەی نابێ. بەڵێ کاکتۆر بە بۆ چوونی بەڕێز زێدیانی ئەو کارەکەی چیە کە لە ئاستی باڵادا بەڕێزدەوەی کەڵی کە خاوەنی بڕیارن کۆبوونەوە ناکەن، بەڵکو مەسەرەن ئەوانەی کە لە خوار ناوەندی بڕیارن لە حیزبە سیاسیەکان ئێستا دەستیان کردووە بە دانوستان، پێ دوای تا لە ئاستی بڕیار کۆبوونەوە نەکەن نەتیجەی نابێت؟ نەخێر نەتیجەی نابێت، چونکە ئەوانەی ئێستا کۆبوونەوەکەن مەسەڵەن یا کۆبوونەوەکە لەگەڵ لایەنێک گوێی لە ڕێی لایەنێکە بێ ئەیباتەوە بۆ لایەنەکەی خۆی دراستەتیەکەنەوە ئەیهێننەوە، ینی وەختیش زۆرە بە وانجامیشی نابێ بەڕێی منیان، چووکە کۆندیومانەوە هەموو کۆبوونەوەنە. لەبەرەوە من وەکو وتم حەق ئەوانەی کە پەیوەندیدارن هەمویان تایە بن لەو کۆبوونەوەنە، مەسئولەکانی حکوومەت، سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمان، کار بریار بەدەستەکانی حیزبەکان، ئەمانە گرنگن، ئەمانەن کە شتیان بەدەسەیان سەرۆکایەتی هەرێم ئەم شتانە بۆی بتوانن چارەیە بدۆزنەوە. ئەجی ناخۆ مەسەلە هەرەوە نییە حیزبەکان کۆبنەوە و کۆبوونەوە بریاریاندا، بەڵام چۆن جێبەجێیەکەن. لەبەرەوە بەڕێی منە بێت بە شێوەیەکی جدیتر خەریکی بن و بە شێوەیەک هەوڵ بدەن بزانن چۆن ڕێکەون و ئایا حیزبەکان هەمویان کۆبنەوە، ئایا 5 حیزب کۆبنەوە، ئایا 9 حیزب ئەوانەیە کە لە پەرلەمان کۆبنەوە، ئەمە هەمووی دەبێ اتفاقێکی لەسەر بکێ، پێشێکی زەمینەیەکی بۆ خۆش بکرێ و ئەوە چونکە هەموو لایەنەکان ئەڵێن ئێمە ئامادەین، بەژەڵێ پرۆژەم هەیە باشە، هەر کەسە با پرۆژەی خۆی بێ ڕێی خۆی بێنێ تەماشا ڕێیەکان بکەن. زۆر خاڵ هەیە لە هەموو ڕێیەکانە هاوبەشن، خاڵە هاوبەشەکان با بکەن بە یەک پرۆژە لەسەر ئۆساسەی بەرژەوەندی میلەتەکە چییە قەراری لێ بدەن، تەبان لە ڕووی داراییەوە، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی پەیوەندەکانەوە لەگەڵ بەغا، پەیوەندەکان لەگەڵ دەرەوە، ئەمە هەمووی کێشەن. چونکە ئێمە 1-2 ساڵ ئەم کێشانە کەڵەکە بوون و کۆبوونەتەوە و حیزبەکانیش دانەنیشتون، پەرلەمانە نییە، حیزبەکان دانەنیشتون و نەتوانراوە هیچ شتێ جێبەجێ بکرێ. ئەمە وەزعێکی زۆر هەستیارە و نابێ بەو شێوەیە بمێنێتەوە. بەڵێ زۆر باشە کاگی دکتۆر، کەواتە بە بۆ چوونی بەڕێزت بەم شێوەیە ینی کات کوشتنە زیاترم جۆرە کۆبوونەوەی دووقۆڵی، ینی پێویستە کۆبوونەوەیکی گشتگیر یەکسەر ئەنجام بدرێت یاخود ئەو کۆبوونەوە دووقۆڵیانە کات کوشتنە لە نێوان لایەنە سیاسیەکان؟ دەبێ
کۆبوونەوەیەکی گشتگیر لە سەرۆکایەتی ئەوانەی کە پەیوەندیان هەیە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمان ئەمانە بەیەکەوە حیزبەکان تەبعاً بەیەکەوە دابنیشن بەڵام بێ زەمینەی بۆ خۆش بکرێ یعنی ئەگەر ئەم هاتوچۆیانە ببێتە هۆی ئەوەی زەمینە خۆش بکرێ بۆ ئەو کۆبوونەوەی کە بریار بەدەسەکان تایە ئامادەبن واتوان بریاری تیا بدەن باشە ئەمە بەڵام نازانم ئەمە بۆ چییە چونکە ئیمڕۆ مەسەن کۆبوونەوەمان کە لەگە یەکگرتو برادەرانی پارتی هات نەدەوە کەس قسەی نەکرد نەمازانین چیان باس کردووە لەو لاوە لە برادەری یەکگرتومان گوێ لێ بوو ئەڵێ بەس با نیوەی باسەکەمان باسی هین بووە ئەوەی مامۆستا شۆڕش ئیسماعیل کە شەهید کرا کە بەداخەوە تەبعاً بێگومان ئێمە ئیدانێ و شەهیدکردن ناکەین و ئومێدەوارین ئەوانەی کە بکوچەکان بدۆزێنەوە بە زووی بەسیار خۆیان بگەن مەسە ئەوە باسکەی یعنی مەبەستم قسەیەکیان نەکرد کە بزانین چی باس کراوە مەسەن تەبعاً چنە شوێنێکی کە عینی شت قسەی جوان ناکرێ شوێنێکی شوێنی تر هەیە ئەڵێ شەگەکەن مەسا ئەڵێ چوون پارتی و یەکگرتو شتێکەکەن بینی خۆیان بعضێک کەس حتا ئیتیهامیانەکە بەوەی کە بەیەکەوە هاوکارە بن شتێ یعنی ئەم شتانە بەڕێی منە بێت تۆزە شەفافێتی جوای تا بێ ڕوون بێ شتەکە بکرێ و باشترە بەڕێی من زەمینە خۆشکەن بە زوویی بۆ ئەوەی کۆبوونەوەی بکرێت لەو نەوعی کە من وتم بریار بەدەستەکانی تیابن و ئەوانەی تیابن کە پەیوەندیانێ بریا بەدەستن لە پەرلەمان بریا بەدەستن لە حکوومەت بریا بەدەستن لە سەرۆکاتی هەرێم بریار بەدەستن لە ناو حیزبەکان بۆی بتوان چارەیە بدۆزن بۆ وەزعی ئەو میلەتە چونکە ئەو میلەتە ناتوانێت وا بەردەوام بێت نە لە ڕووی داراییەوە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی پەیوەندیەکانی بەغاوە نە لە ڕووی ئەوەی کە ئایا پاش داعش چییە بێ ئەم هەموو تەحەدایانە هەیە بێ بریاری جدی لەو بارانەوە بدرێ نازانم ئومێدەوارم ئەم هاتوچۆیانەی کە ئێستا دەستی پێ کردووە زەمینە خۆش کا بۆ ئەوە بەڵام نازانم بەڕاستی من لام ڕوون نییە چی باس کراوە بەڵێ زۆر باشکەواتە کاوی تۆر بە بۆچوونی بەڕێزت ئێستا دەبێت ناوەڕۆکی کۆبوونەوەکان دوای هەموو کۆبوونەوەیەک بە شەفافی ئاشکرا بکرێت بۆ خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان لێ ئاگدار بکرێتەوە نەک بەنهێنی بمێنێتەوە ناوەڕۆکی کۆبوونەوەکان خۆی دوو ڕێی هەیە ڕێیەک هەیە ئەڵێ ئەگەر ناوەڕۆکەکان هەمووی بڵاوکەینەوە وەکو جارەکانی پێشوو هەموو ئیشەکانەکەونە میدیا و ئیعلام و ئەم شتانە ڕێیەکی تریش هەیە ئەڵێ ئەگەر بمێننەوە بە نەهێنی کەس نەزانێ خەڵقەکەوێتە شگلێ و هەریەکە بە نەوعی تەفسیرێکە بەڕێی من شتێک هەیە لە بینی ئەو دوو ڕێیە ئەبا کۆبوونەوەیە کراوە لەو کۆبوونەوە سعاتێ 2 سعات 3 سعات دانیشتخۆ لابد شتێکیان باس کردووە دەتوانێت بەیانێکی کورد دەرچێ بڵێ چوین دامان کرد فڵان شت و فڵان شتمان باس کرد گەیشتینە بریاری فڵان یعنی شتێ ئەبێ بوترێ نابێ بێ بەیان و بێ تەسریحاتەوە بێ بەڵام شەر نییە هەمووی باس بکەی یعنی ئەتوانی بە شێوەیەک شتێکی خلاصەیەکی تیا باس بکەی خەڵق ئاگادار بێت چونکە خەڵق هەمووی تینوی ئەو کۆبوونەوانەیە خەڵقەوە ساڵێک و 2 مانگە بەتەمای ئەو کۆبوونەوانەیە ئەم کۆبوونەوان نەکراون ئەمە ناکرێت لە وڵاتی ئێمە بەو شێوەیە بێ لەبەرەوە خەڵق ئەوێ بزانێت چییە ئەوێ ئاگادار بێت چییە و ئەگەر هیچ باز نەکەی خەڵق تەفسیراتیەکە هەرێکە بە نەوعی تەفسیرەکە با هەمووی باز نەکەن هیچ نەوێشتە ئاساسیەکانی باس بکەن بەڵێ زۆر باشە بەس کاوی تۆ سەبارەت بە چارەسەرکردنە و قەیرانە سیاسی و داراییانی بە بۆچوونی بەڕێستان وەکو کەسایەتێکی سربەخۆ کە ئەزمونێکی گەورەتان لە بواری سیاسیدایە ئەم کێشەیە بە 5 حیزب چارەسەر دەکرێت یاخود بە کۆی حیزبەکان یعنی ئەو کۆبوونەوەی کە دەکرێت پێویستە لە ناو 5 حێزدا بێ یاخود کۆی حیزبە سیاسەکان تێیدا بەشدار بن بە پێکاتە و نەتەوەی جیاوازکەوانی کە ئێستا لە کوردستان کاری سیاسی دەکەن وڵا بەڕێی من ئەو حیزبانەی کە لە پەرلەمان هەن لە حکوومەتن بەشدار بن تیایانی باشترە یان چکە ئەوانیش بە هەیە کورسیەکی قەیچەکە بە ئەویش ڕێی هەیە ڕۆڵی هەیە دەوری هەیە تاریخێکی هەیە بەڵام بڕوان ناکەم سوودی هەبێ هەر هەموو بەیەکەوە نازانم بەس هەنگاوی یەکەم با لەوانە بێ کە 5 حیزبەکە زایدەن ئەو حیزبانەی کە لە پەرلەمان و لە حکوومەت هەن وجودیان هەیە
با بەشدار بن هەنگاوی دووەمەتوان فراوانتری بکەن وەکو نیمچە کۆنفرانس هێشتنی جواب بکەن. بەڵێ زۆر باشە کاکتۆر بەس سەبارەت بە ئەرکی لایەنەکان کە بەڕێزەوتە دەبێت زمینە سازی بۆ کۆبوونەوەی نێوان لایەنەکان بکرێ بە چوونی بەڕێستان ئێستا مەسەرەن ئەرکی پارتی چییە ئەرکی کێتی چییە ئەرکی گۆڕان کۆمەڵ یەگرت و یعنی ئەرکەکان چۆن دابەش دەکرێن لە نێوان ئەو هێزە سیاسیانە ئێستا کە ئەو هێزە پێنج هێزە پێکهێنەری حکوومەتن. آخر خۆی هەموو کێشەکەمان لەو حکوومەتەوە هات وەختی خۆی کە ئەم حکوومەتیان دروست کرد ناویان نابنکە فراوان من ناوم نا لە یەکەم ڕۆژەوە کێشە فراوان نەک بنکە فراوان چونکە ئەو حیزبانە هەموو چوون ناو حکوومەت و هەمووش لەگەڵ یەک ڕێک نەبوون کاک یعنی لە پەنسیج من نەمبیستووە لە عالەما سیستەمێکی پەرلەمانی هەبێ حکومە حیزبەکان هەموو بچنە حکوومەت عادەتەن بەعزێ حیزب حکومەکە بعضی ئۆپۆزیسیۆن نەبێ نابێ لە سیستەمی پەرلەمانی ئۆپۆزیسیۆن نەبێ لە بناغەوە ئەم کێشانە ئێمە لەوەوە هات کە هەموو چوونە ناو حکوومەت و لەگەڵ یەکیش ڕێک نەبوون بەرنامەیەکی یەکگرتویان نەبوو لە یەکەم ڕۆژی چوونە حکوومەتەوە ناکۆک بوون لەگەڵ یەک کێشە لە بەینیانە هەبوو ئەو کێشانە پەرەی سەن تا ئەم وەزعی بۆ ئێمە دروست کرد لەبەرەوە لە بناغا دروستکردنی ئەو حکوومەتە بەو شێوەیە هەڵە بووە. بەڵێ یعنی ئێستا ئەرکی لایەنەکان چۆنە کاکتۆر لە نێو پێنج ئەرکەکە چۆن دابەش دەکرێت ینی پارتی و یەکێتی و گۆڕان و لایەنە ئیسلامیەکە چۆن ئەوەیە پێنج لایەنەکە کە بەڵێ ئەرکەکە ئەوەیە پێنج لایەنەکە کە لایەنی با بڵێن سەرەکین و گەورەترن لەوانیکە یاخود ئەگەر خۆیان ئەو پێنجە موافق من نۆ لایەنەکە مەسەن دابنیشن ئەوەڵان بەرنامەیەکی یەکگرتوو بۆ بەحەزکردن جەدوەلی کار لە هەموو ئەو پرۆژانەی کە هەن هەر یەکە پرۆژەیەکی هەیە خاڵە هاوبەشەکانیان بکەنە بەرنامەی کاری هەمویان بۆ ئەوەی بتوان باسی بکەن و ئینجا کۆبوونەوە بکرێ بۆ ئەوەی یەکەیەکە ئەو خاڵانە باس بکرێ بۆ ئەوەی بگەنە باسی ئەنجامەوە بە ڕێی من بریار بەدەستەکانە بێ لەو کۆبوونەوانە ئامادە بن بۆ ئەوەی لە کۆبوونەوەکانە بتوان بریار بدەن کۆبوونەوەیەکەکەی ئەگەڕێتەوە بۆ حیزب ئەگەڕێتەوە بۆ تو ئەوانە وابزان وەقت زۆرە با و ئەنجامیشی نابێ کۆندی ومانە تەبان. بەڵێ ئەی هۆکاری چییە کە و پێنج ئێستا لە مەسەرەن ئەوانەی کە خاوەن بڕیارن ئەوان سەرەتا کۆنابنەوە یعنی حیزبەکان جددینی لە چارەسەری کێشەکە بۆچی مەسەرەن دەست پێ دێت بە کۆبوونەوەی دوو قۆڵی و ئەندامانی شاندی خوار ناوەندی باڵای حیزبەکان. والله جا بڵێم چییە بێ لەوان پرسی کاکە من ئاگادار نیم بۆچی کۆنابنەوە بەس دەبێت کۆبنەوە کێ مەسئولە ئەوی گەورەتر بێ مەسئولێتی زیاترە دەبێت کۆبنەوە ئەو وەزعی ئەو میلەتە بەو شێوەیە ناڕوە ممکن نییە بەو شێوەیە وەزعی میلەت ڕۆبەڕێەوە زۆر خراپترە بێت تەبان لەبەرەوە بەڕێی من ئەبێ هەر یەکە نەرم بێ ئامادە بێ کۆبێتەوە ئامادە بێ بچە بۆ لای یەکتر ئامادە بێ دانیشتن بکە زەمینە خۆشکە ئەو ڕێیانێ هەیەی ئەتوانێ هەندێک ڕێیەکانی کەم کاتەوە بۆی بگەنە یەک ئەمە ئەگەر نەبێ بەم شێوەیە و ئەو نەرمیە نەبێ لە بینیان بەو شێوەیە و هەر یەکە ڕێی خۆی هەبێ و هەر یەکە ڕێی خۆی نەگۆڕێ ناگەنە هیچ ینی بە نەتیجە کۆبنەوە جارێکی کە ناگەنە هیچ و میلەتەکەش زیاتر بێ ئومێ دەبێت. بەڵێ زۆر باش کاکتۆ سەبارەت بۆی کە پێشتر کۆبوونەوەکان کۆبوونەوەی پێنج خۆڵی بوون لە ڕابردووە کە بەرهەمیان نەبوو ینی پێ دوایە ئەم جارە دەبێت لایانی سێم لە کۆبوونەوە هەبێت بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان. وەڵی لایانی سێم باشە بەڵام کەس نایە کاکە خۆی وەکو کۆن نییە ئەمریکا بێ وڵاتی تر بێ کەس نایە بەلامانە هێسا هەر بەجیان هێشتوین خۆمان ئیشەکان بکەین خەڵق وەختی خۆی کە هات ناوبژیەکە لە بینمان سەبەکەیەوە بوو کە براکوژیە بوو ئێستا براکوژی نییە پێشمەرگە بۆ خۆیان زۆر لە هێزە سیاسیەکان بەڕێی من یەکگرتووترن شەڕەکەن لەگەڵ داعش و واجبی خۆیانە بین و شەهید دەدەن و برینارەدەن و قارەمان و لەبەرەوە لایەنی تریش دەرەوە دەوڵەتان ئەو دەوڵەتانی دەوروبەرمان حەزەکەن بەم شێوەیە بین بۆی لاوازین بەغاش حەزەکە دەوڵەتی تریش بڵێن ئەمریکای یا دەوڵەتی گەورەتر ئەوانە یا ئەوروپایەشت لایەن مهم نییە هەڵێ مادەم پێشمەرگەیە گرتوون و شەڕ نییە و
شەڕی داعشەکەن حیزبەکان با بۆ خۆیان هەر باسی یەکتر بکەنەوە لە لا مهم نییە ئەو شتە کەس نایە بەلامانە لەبەرەوە هەروێ خۆمان چارەسەری بکەین. یعنی پێویستی بەلایانی سێم نیە گەر لایەنە سیاسەکان جددی بن لە چارەسەرکردنی کێشەکانیان. ئەگەر هەبێ لایەنی سێم باشە بەڵام کێ کوا لە کوێیە لایەنی سێم یعنی ئەگەر لایەنی سێم هەبێ لە بەینا بێت یعنی دەوری هەبێ زۆر باشە بەڵام هیچ دیار نییە تا ئێستا. بەڵێ سپاس دەکەم کاکتۆر ناوبڕێکمان هەیە دواتە دەگرینەوە لای بەڕێستان بەڵە بینیرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتە دەگرینەوە لای کاک دوکتۆر لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی مۆبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆرە گەربگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بۆی کە پێشتر لە پەیامەکەی بارزانیدا باز لە سێ گۆڕانکاری دەکرا گۆڕانکاری لە حکوومەت لە دەستنیشان کەسێکی نوێ بۆ سەرۆکێرێمەوە گۆڕانکاری لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەگەر سەرەتا لە حکوومەتەوە دەست پێ بکەن ینی پێ دوایە چ جۆرە گۆڕانکارێک لە حکوومەت دەتوانێت ژیانی خەڵک بگۆڕێ یاخود پێکەنانی چ جۆرە حکوومەتێک لە هەرێمی کوردستان بۆم قۆناغە باشە؟ وابزانم ئەو پەیامە کە داواکە هەرسێ ینی گۆڕانکاری لە هەرسێ سەرۆکاتی بکەوە شتێکی باشە چونکە معناوەیە وەکو ناڵێن بەس پەرلەمانەیە بەس ئەوەیە هەرسێکی بەیەکەوە باعتیبار وەختی خۆی هەرسێکی بەیەکەوە تەوافق دروست بووە ئەوە شتێکی باشە بەڕێی من بەڵام گۆڕانکاری هەرسێکی بەیەکەوە توانرێ بکرێ ینی مەسەن ئەو حیزبانە کۆبنەوە یەکێک دەستنیشان بکەن بڵێن بۆ سەرۆکایەتی هەرێم سەرۆکی یعنی کاک مەسعود دەڵێ من ئامادەم دەوروتەسلیمی لەگەڵەکەم و کۆمەکیشی بێکم یارمەتیشی ئەدەم ئەوە شتێکی باشە ئەوە ئیتر ئەو کێشەی سەرۆکایەتیەکە هیچ نەبێت تا هەڵبژاردن حەلەکە ئەگەر کەسیان بۆ نەدۆزرایەوە با موافقەت بکەن ئەو بمێنێتەوە وەکو سەرۆکی هەرێم ینی وەکو کاربەڕێکەر هەتا ئینتیخابات دەکرێت ئەوەژە بێ طبعاً هی یەکەمەکەن یا هی دووەم بەنیسبەت سەرۆکایەتی پەرلەمان کۆ بێتەوە وەکو ئێستا لە پاشا ئەتوانن خۆیان پەرلەمانتارەکان بەپێی دەنگدان بتوانن سەرۆکایەتی خۆیان بگۆڕن چونکە ئەو سەرۆکایەتێ بە دەنگدان هاتووە دەبێت بە دەنگدان بگۆڕێت طبعاً وطبعاً کە پەرلەمان کەوتە ئیش ئەو وەختە پەرلەمان توانێت بڕوا لە حکوومەتەکە بسێنێتەوە و حکوومەتەکە بگۆڕێ بە شێوەیەکی تر ئەم بەم شێوەیە ئەبێ بکرێت چونکە ئەبێ شێوەیەکی قانونی بگرێ ئیشەکان مەسەلە هەرەوە نییە سیاسی دەبێت لایەنی قانونیشی یعنی یاساییشی بۆ حساب بکەین بە شێوەیە بێ کە لەگەڵ یاسا بگونجێیان. بەڵێ کەواتە کاوی تۆ دەبێت بە پێی یاسا سەرەتا پەرلەمان کارا بکرێتەوە اینجا مەسەلەی گۆڕانکاری لە حکوومەت و
لە سەرۆکاتیش دەست پێ بکەن؟ پەرلەمان بەڵێ بۆ گۆڕانکاری لە حکوومەت دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە بێگومان، بەڵام سەرۆکی هەرێم ئەتوانرێ یەکێ دەستنیشان بکرێ یا موافقەت بکەن خۆی بمێنێتەوە وەکو کاربەڕێکەر تا پەرلەمان تا هەڵبژاردننی ئایندا، چکەوە علاقەی بە پەرلەمان نییە، چکە سەرۆکی هەرێم لە میلەتەوە هەڵبژێراوە، ئەو هەڵبژاردننی پەرلەمان نەبووە ئەمەی ئەخیر لەبەرەوە بەوشێ، بەڵام بێگۆڕانکاری لە حکوومەت بە تاکی دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە و پاش کاراکردنەوەی پەرلەمان اینجا ئەو هەنگاوانەی تر بکرێت. بەڵێ زۆر باشە. کاک تۆ سەبارەت بە مەسەلەی دیاریکردنی کەسێکی نوێ بۆ سەرۆکی هەرێم، ئێستا باز لەوە دەکرێت کە مەسەل لایەنە سیاسەکان ئەگەر کەسێک دیاری بکەن بەڕێزت کە ئەزموونێکت هەیە لە بواری سیاست، ئەگەر تەکلیفت لێ بکرێت ئامادەیە و پۆستە وەربگریت؟ نەخێر ئامادە نیم، چونکە ئەو هەموو کێشانەی کە کەڵەکە بووە کێ دروستی کردووە هەروانە بێ خۆیان چارەسەری بکەن، بە منێکی فەقیری مستەقلی تاکە نەفەر چۆن چارەسەرەکرێت؟ یعنی پێ وایە کەسێکی سربەخۆ ئەگەر دیاری بکرێت بۆ پۆستی سەرۆکی هەرێم سەرکەوتو نابێت یاخود زمینەی سەرکەوتنی نابێت؟ نەخێر، زمینەی سەرکەوتنی نابێ ئیلا ئەگەر هەموو لایەنەکان هیچ چارەیان نەبێ بڵێن ئەبێ ئیلا شەخصێ بێ و هەموو بەیەکەوە پشتیوانی بکەن، ئەوە مۆزوعێکی تر ئەگەر بە موقەت شتێ بکرێ، بەڵام بەڕێی من ئەو وەزعی کە لە کوردستان دروست بووە دەبێت حیزبەکان خۆیان حیزبە سەرەکیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی ڕۆڵێکی گەورە ببینن، چکە ئەوانە سە حکمی کوردستانەکەن منتقەیە عایدی و منتقە عایدیەوە، ئەگەر ئەوانە بەو شێوەیەن هەوڵ نەدەن بەجددی شخصی کە زەلامێ شخصێ ناتوانێت طبعاً ئەو شتانە بکە بێگومان، یعنی ئاسان نییە بکە بە شێوەیەک. تاوکو ئێستا هیچ داواکارێکی لەو جۆر لە هیچ هێزێکی سیاسی بێوە نەگەیشتووە، ئەگەر بە فەرمیش داواتان لێ بکرێت تەر قبوڵی ناکەنەوە؟ وەڵایی داواکاری هیچ شتێ نەگەیشتووە، لە خۆیانەوە هەندێک وێبسایت و شت ماڵپەڕوشت نووسیوانە، بەڵام من سوپاسیان نەکەم، بەڵام بەڕاستی نەگەیشتووە و ئەگەر بشگا بەڕێی من توانای ئەو کارم نییە لەم کاتاتەوان بەو هەموو کێشەی کە کەڵەکە بووە لە ماوەی 25 ساڵە بێم من بتوانم چارەسەری بکەم. ئەمە یەک. دووەمین بە قەنەعەتی من دەبێ ئێمە فکر لەوە بکەینەوە شخصێکی وەکو من کە عمرم 78 ساڵە، من یعنی عمرم زۆرە، من دەبێ ئێوە بۆ خەڵقی گەنجتر بگەڕێن، هەر بە دوای پیرروشتا مەگەڕێن، بۆ خەڵقی گەنج بگەڕێن. ئێمە ومانان ئەتوانین دەوری ئەوە ببینین یارمەتی ئەو کەسە بدەین، ببینە ڕاوێشکار بۆی ئیشی بۆ بکەین، ئیشی بۆ ڕاپەڕێنین، بەڵام ناتوانین ئێمە ئەو جۆرە پۆستانە وەربگرین و دەبێت بۆ خەڵقی تۆزێ خوار هەفتاوە بگەڕێن، هەر بە دوای سەر و هەفتاوە مەگەڕێنێن. بەڵێ زۆر باش کاوی تۆر. ئەگەر قسە لەسەر مەسەلەی پێکێنانی حکوومەت بکەین، ئەوەی کە بارزانین لە پەیامەکەیدا باسی لە پێکێنانی حکوومەتێکی نوێ کردووە، خۆتان دەزانن دەمانگێکی ماوە بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەگەر بکرێت، یعنی پێ دوایە چ جۆرە حکوومەتێک لەو مایە دەتوانێت خزمەت بە خەڵک بکە، ینی ئەم حکوومەتە هەڵبوەشێتەوە چ جۆرە حکوومەتێکی تر دەتوانێت خزمەت بە خەڵک بکات؟ نازانم، خۆی مدەتەکە کورتە تا هەڵبژاردن، چینە گۆڕانکاری و شتیوانەوێ، بەڵام من حەزەکەم حکوومەتێک هەبێ لە کوردستان، حکوومەت هەبێ ئۆپۆزیسیۆنیش هەبێ، من نامەوێ ئۆپۆزیسیۆن نەبێ، چونکە ئوسوڵەن لە هەموو سیستەمێکی پەرلەمانی ئەو لایەنانەی کە ڕێکن لەگەڵ یەک و ئیتیفاقیان لەسەر بەرنامەیە و سیاسەتیان لەگەڵ یەک هاوکاری یەکن، ئەوانە حکوومەت دروستەکەن و ئەوی تریش کامێنێتەوە ئەبێ بە ئۆپۆزیسیۆن و ئەوە سیستەمێکی تەندروستە، سیستەمێکی ڕاستە، ئەو سیستەمە ڕاسترە ئەوەی هەمووی تێکەڵکەی و ڕێکیش نەبن لەگەڵ یەک و دیمان تەجروبەکەمان سەر نەکەوتووە، لەو ناحیەوە ئەبێ ئێمە تەماشای بکەین. بەڵام تەبعاً من دڵنیام بارزانی کە ئەوەی وتۆتی سەرۆکی هەرێم بدۆزنەوە، سەرۆکایەتی حکوومەت بگۆڕن، یعنی حکوومەت بگۆڕن، سەرۆکایەتی پەرلەمان، بەسی ئەوەیە بۆ ئەوەی گلەی نەکرێ بڵێ هەر ئەڵێ سەرۆکی پەرلەمان، چکە کۆن هەر باسی سەرۆکایەتی پەرلەمان کراوە، سەی حکوومەت و هی خۆشی خستۆتە سەر بۆی گلەی نەکرێ بڵێ بابە هەمووی بگۆڕن فەرموو،
یعنی ئەوە ڕەنگە لەو ڕوانگەیەوە هاتوێ. بەڵێ زۆر باشە بەس بەپێی پێشبینی بەڕێزت حکوومەتی داهاتوو ئەگەر حکوومەتێک پێک بێنرێ پێ حکوومەتێکی زۆرینە یاخود حکوومەتێکی دووبارە بنکەفراوان دەبی یاخود ئەو لایەنە کامن کە لەگەڵ یەکەوە ڕێکن و دەکرێت حکوومەتی داهاتوو پێک بێن بەپێی پێشبینیەکانی بەڕێستان. نازانم یعنی خۆی ئەو لایەنانەی کە بەیەکەوە توان ڕێبکەون ئەتوان حکوومەت پێک بێنن لەسەر بەرنامەی اتفاق بکەن و ئەو لایەنانەی کە لەگە ئەو بەرنامەیەش نیە توان ببنە ئۆپۆزیسیۆن و عادەتەن پەرلەمان لە عالەمە ئەو بەو شێوەیە ئۆپۆزیسیۆنی شەیە و حکوومەتی شەیە و دەبێ لەگەڵ یەک دوژمن نەبن بە یەک یعنی هەوڵ بدەن کارەکە هەمووی بەیەکەوە بکەن هەیەکە ڕێی خۆی بدا ئۆپۆزیسیۆن رەخنە لە حکوومەت بگرێشتە ناڕاستەکان ڕاستکاتەوە و حکوومەتیش ئەبێ گوێ لە ئۆپۆزیسیۆن بگرێت گوێ لە خەڵک بگرێ ینی بەو شێوەیە بێ نەک بە شێوەیە کە وەکو ئێستا وەکو ئەو لایەنانە بوونە دوژمنی یەک یعنی هەر شتێ لایەنی بێڵێوی تر دژێتی چاکیش بڵێ هەر دژێتی خراپیش بڵێ هەدێنێنی ئەو شتەی کە دروست بۆ ئێستا زۆر ناتەندروستە و هیچ خزمەتی کێشەی کورد ناکات. بەڵێ بەچوونی بەرز حکوومەتێکی زۆری ئەگەر پێک بێنرێت لە نێوانی کێتی و پارتی لەدا دەتوانرێت سەرکەوتوو بێت یاخود پێشبینەکانی بەڕێزت پێ دوایە ئۆپۆزیسیۆن پەیدا دەبێت لە داهاتوودا؟ من ڕێی من حکوومەتێک مەسەن بڵێن یەکێتی و پارتی ئەگەر بتوان بەیەکەوە بڵێن حیزبێکی تریشیان لەگەڵ دوو حیزب سێ حیزب چەند حیزب ئەتوانن بەیەکەوە لەسەر بەرنامەی ڕێبکەون ینی کە ئیتفاق بکەن و ئەوانە با لە حکوومەت بن تەبعاً ئەوانی تر ئەتوان لە ئۆپۆزیسیۆن بن قسمێ لەوێ قسمێ لێ بەپێی بەرنامەکەی بەپێی ئیتفاقەکەیانە. بەڵام ئەگەر هەموو بچە ناو حکوومەت تۆ لە حکوومەتی و تۆ دژی حکوومەتیشی نابێ ئەوە یانی ئەوەی کە ئێستا دیومانیانی بەڕاستی یانسە لایەن هەیە مەسەلەن وەزیری هەیە لە حکوومەت زۆرش دژی حکوومەتەیە باشە بۆ وەزیری هەیە بۆ ناکشێتەوە لە حکوومەت. ئەم بەڕێی من ئەو لایەنانەی کە دژی حکوومەتن ئەگەر وەزیرەکانیان بچێنەوە حکوومەت نامێنێ خۆی حکوومەت تەواو بێنی یعنی سەیرە کە تۆ لە حکوومەتێک هابی بەو شێوەیە لەبەرەوە بەڕێی من ئەوانەی کە ئەتوانن بە یەک سیاسەت ڕازی بن بەیەکەوە با حکوومەتەکە دروستکەن و زۆری نەبن و ئەوانی تر کە کەمینەن ئۆپۆزیسیۆن بن ئۆپۆزیسیۆنێکی تەندروست ناو پەرلەمان کارا بکرێتەوە ئیشی خۆی بکە و ئەوە زۆر پەرلەمانێکی سەرکەوتووترێ بێ لەوەی کە هەموو هێزەکان و هەموو کوتلەکان لەناو حکوومەت بن کە ئۆپۆزیسیۆنشن نامێنێ وەختە چاودێری حکوومەتیش نامێنێ وەکو پێویستە. بەڵێ بەپێی پێشبینەکانی بەڕێزت حکوومەتی داهاتوو پێدەچێت لە چەند هێزپێک بێت ئەگەر ئەم حکوومەتە هەڵبوەشێتەوە ینی کابینەی داهاتووی حکوومەت؟ نازانم ئەوەیان من ئاگاداری سیاسەتی حیزبەکان نیم بەوردی چوە هەر حیزبە لە بە ئاشکرا شتێکی هەیە و لە بنەوە شتی تریان هەیە حیزبەکان یعنی ئەجندەی سەرەوەیان شکڵێکە هی بنەوەیان شکڵێکی ترە بەداخەوە هەمویان هین نین ڕوون نین شەفاف نین لەبەرەوە من نازانم معلوماتی ئەوە من نییە بەداخەوەن. بەڵێ زۆر باشە بەس بە بۆچوونی بەرز لە هەموو حاڵێکدا پێویستە حکوومەتە هەڵبوەشێتەوە لەبەرەوەی کە نەیتوانیوە خزمەتی خەڵک بکات ینی ئەگەر ئەم حکوومەتە دووبارە لەلایەنەوە هێزە سیاسیانەوە پێک بێنرێتەوە دەتوانرێت کێشەکان چارەسەر بکات؟ وڵی نازانم کێشەکان زۆر کەڵەکە بوون زۆر زەحمەت بووە چارەسەرکردنەوە ئاسان نییە ینی بەڵام بە هەر حاڵ دەبێت ڕێگەیە بدۆزێتەوە بۆ چارەسەری و کێشانە و بە پێش هەموویان کێشەی دارایی پێش هەموویان مەسەلەی نەوت ئایا نەوت ئەنێری لە عێراقەوەی فرۆشی چەنە پارەت دەزەکەوی ئایا نەوتی ئێستا ئەفرۆشی چەنە توانی موچەی خەڵق بدەین ئەمە هەمووی کێشەی گەورەیە لە پاشە کێشەی تریش ئایا تۆ لەگەڵ حکوومەتی بەغاز چیەکەی بە تایبەتی پاش داعش کە داعش نەمێنێ ئەو ناوچانەی کە ئەڵێن بکشێرەوە چۆنە بێ چی ئەەکەی 140 چۆن جێبەجێ بکەی ڕفراندەم چۆنەکەی ئەمە هەمووی هەیە پاشەوە لە ئەمریکا سەرۆکی تازە هاتووە سەرۆکە تازەکە زۆر جیاوازی هەیە لەگەڵ کۆڕەکان دەبێ ئەم حیزبانە وەفدێت دروستکەن
بچن بۆ ئەمریکا لەوێ لۆبی بکەن خەڵک ببینن ئەو لایەنانە ببینن کە ئەو سەرۆکە تازەیە شەرحی سیاسەتی کوردی بۆ بکەن بۆی ئەو ئیدارە تازەیە لە ئیجەکەی تۆ تێبگا پشتیوانیت بکە ئەمە هەمووی ئیشن ئیتر نازانم طبعا ئەم هەموو ئیشانە بۆ ئێمە هەیە و ئێمەش ئاوە بە ساردوسڕی و بە هێواشی خەریکین و زۆر جدیەت من نابینم لە چارەسەرکردنی کێشەکان. زۆر باشە کاکتۆر باسی کێشەی دارایی خەڵکت کرد ئێستا مەسلەی کێویست مەسلەی یاسای بودجێ لە عێراق و مەسلەی چارەسەرکردنی کێشەی بودجێ لە نێوان هەرێم و بەغداد ینی بەڕێز پێشتریش لە عێراق ئەندامی پەرلەمان بوو ینی ئێستا بەڕێز پێت باشە بەم شێوەیە سیاسەتی نەوت بەردەوام بێ بەسەر بەخۆ یاخود ئێمە لەگەڵ عێراق بگەینە ڕێکەوتنێک دەربارەی نەوت. وەڵای زان چۆنە مهم ئەوەیە تۆ بتانی کێشەی هاوڵاتیان چارەسەرکوی ئەگەر ناردنی نەوتەکانت بەهۆی سۆمۆوە بەهۆی بەغاوە ئەتوانێت کێشەی دارایی چارەسەر بکات تەوانە بێ ئەوە بکەیت بۆ زۆر باشترە. ئەگەر ئێستا کە تۆ نەوت دەفرۆشی لە دەرەوە بەهۆی لە ڕێی تورکیاوە و طبعا لە دەرەوە ممکنە تۆ چونکە دەوڵەتنی بە هەرزانتر بیفرۆشی ئەوە نەت دەست نەکەوێ وەکو دەوڵەتان دەستیانەکەوێ و نەتوانیوە کێشەکان بەوە چارەسەر بکەی دەبێت بەراوردی بکەی بزانی کامیان کێشەکان ئەگەر توانیت نەوتی خۆ بفرۆشی و جۆرە سەربەخۆییشی ئاوری وە خۆت دانی و بتانی کێشەی هاوڵاتیانیش کێشە سەرەکیەکانیان موچەکانیان پارەکانیان جێبەجێ بکەی زۆر باش و ڕێک و پێکە. ئەگەر نەتوانی دەبێت بگۆڕی سیاستت و بەرەوە بڕۆی کە پارەکایانی نەوتەکانە لە بەغاوە بنێری و بزانی چەند بەرامبەر بەوە سەی حەفەکە چەند داوی کە ئەدەنێ و ئایا تۆ توانی کێشەکانی پێشا سەر بکەی ئەمە ئەبێ بەراورد بکرێ ئەم دووشتە کامی زیاتر بتانی داهاتت هەبێ لێی و کامی زیاتر بتوانین کێشەی هاوڵاتیانی پێجێبەجێ بکەی دەبێ ئەوە بکەی. بەڵێ کاکتۆر تۆ پێ دوایە ینی هەرێمی کوردستان لە مەسلەی نەوت سەرکەوتو نەبووە ئەو سیاسەتی کە پێی دەوترا سیاسەتی سربەخۆ فرۆشی نەوت ئەم سیاسەتە فەشەلی هێناوە بە دیقەتدان لە دۆخی ئابووری خەڵک. خۆی ئەم سیاسەتە تەبعاً نەیتوانیوە ئەوەی کە ئەو وعد و شتەی داوەتی جێبەجێ کە خۆی سەرەکی ئەوەیە کە نرخی نەوت دابەزیوە ینی مەسەن پارە مۆختە 120 بوو ئێستا زۆر کەم بۆتەوە تەبعاً ئەوە هۆکاری سەرەکیە بەڵام لە عینی وەختی شا ممکنە مەسەلەی تورکیاش چکە من هەمیشە وتومە ئەبێ ئێمە پەیوەندیمان لەگەڵ تورکیا باش بەس ئەو سیاسەتی تورکیا سەپەیڕەویەکە دژی کوردەکانی خۆی دژی ڕۆژئاوا و زۆر زوو قەسفی ناوچەکانی ئێمەژەکە ئەوە جێ ئەعتیماد نییە کە تۆ بتوانی هەموو شتێکە بەهۆی ئەو ڕێگەیە بنیتە دەرەوە چونکە لە ڕووی سیاسیەوە هەر ڕۆژی هینی بۆ توانێت بیبڕێ شتێکی وا بکە یعنی زۆر جێ ئەعتیماد نییە لەو بارەیەوە بەڵام لە عینی وەختیشە نەتوانیوە و حکوومەتی عێراق ئامادە نەبووە ئیتیفاقێکی وال لەگەڵ بکە کێشەکانە بۆ چارەسەر بکە لەبەرەوە ئەوێ ئەوەیە کێوێت لەو کێشانەی کە ئەو کۆبوونەوانەی کاکرێ لە بینی حیزبەکان و لە بینی لایەنەکان و بریار بەدەستەکان لە هەموو پێش هەموو شتێکەوە دەبێ باسی ئەو کێشەیە بکەن بەراوردی بکەن هەردوو لە هەڵسەنگێنن بزان کامی زیاتر بەرژەوەندی میلەتی ئێمەتیایە جێبەجێ بکەن یعنی ئەوە خاڵێکی زۆر گرنگ و زۆر مهمەیان. بەڵێ زۆر باش کاکتۆر بەس بە بڕای بەرەز ئێستا کە مەسەلەی موچەیە لە نێوان بەغداد و هەرێم ئەنی کامیان جددینین هەندێک لە پەرلەمانتارە کوردەکان باز دەوڵێت کە حکوومەت هەرێم جددینیە لە ڕێکەوتن لەگەڵ بەغداد لەبەرەوەی کە بەرژەوەندی کۆمەڵی خەڵک لەوەدای کە لەگەڵ بەغداد ڕێک نەکەون و کۆمەڵێک بەرپرس سوودمەند بوون لە مەسەلەی گەندەڵی لە دۆسەی نێوتی هەرێمی کوردستان یاخودەوە بەغدادە بە بڕای بەرەزت جددینی ینی کامیان جددینین؟ وەڵای بەڕێی من ئەوەی من ئەبینم بەغدا کۆن زۆر خراپ بووە من وەختی خۆی کەم پەرلەمانتار بووین لە زمانی مالیکی و پاژەوەش کە یعنی هیچ وەکو پێویستە ڕەفتاری لەگەڵ هەرێم نەکردووە بودجەی بڕیوە موچەی بڕیوە کێشەی دروست کردو بۆ هەرێم هەوڵی داوەکەوا لە ناو هەرێمە تەفریقە و کێشە دروست بکە ڕەفتارێکی باشیان نەبووە عیبادی کە هاتووە ئێمە لەو 2 ساڵ و نیوەی کە عیبادی لەسەر کار بووە
ڕفتارێکی زۆر ما یعنی پەیوەندیی زۆرمان لەگەڵی نەبوو لەم دوایە هەندێک پەیوەندی باش دروست بووە لەگەڵی بەهۆی ئەو شەڕەی مووسڵەوە بەڕاستی ئومێدەواریم بتوانین شتێ بکەین ئەو ئێستا ئەوەی کە کۆن بازەکرا کە هەرێم سەی حەڤەی هێوانە ئێستا هەمووی ڕەبت کراوە بە نەوتەکەوە دەڵێ 550,000 بەرمیل ڕۆژانە بنێرە بۆم بەهۆی سۆم و منیش ئەوەندەت پارە ئەدەمێ سەی حەڤە بەڵام سەی حەڤە لە هەموو بوجە ناداتێ سەی حەڤە دەداتێ لەو پارانەی کە حکومەت سەرفیەکە زۆر کەمترە لەوەی کۆن ئەیدا لەبەرەوە ئەمەش کێشەیەکە بێ مناقەشە بکرێ بە وردی پارەی پێشمەرگە نادەن بەڵام قانونێکیان بۆ حەشدی شعبی دروست کردووە هەموو شتێک بۆ حەشدی شعبیەکەن وەکو جەیش کەچی پێشمەرگە کە ئەویش بەشێکە لە دیفاعی حکومەتی عێراق هیچیان باز نەکردووە لە بوجە یعنی هیچ نەقانونێکی بۆ دەرەکەن لە نەقانونی حەزبی شعبی ناوی هەیە ڕەفتاری حکومەت خراپە بەرامبەر وەزعی ئێمە و حکومەت ئەیەوێت تۆ لەو کێشانە بمێنیتەوە بۆی لاواازتر بێت طبعاً ئەوە ئاشکرایە بەڵام لە عینی وەختیشا من دڵنیە من وا قەناعەتم وایە هەرێمیش وەکو پێویستە ئەو گفتوگوانەی کە پێویست بۆ لەگەڵ حکومەت بیکانەی کردووە کەمتر گفتوگۆی کردووە گفتوگۆی پچڕی کردووە هەیئەتێکی تایبەتی نییە بۆ گفتوگۆ کۆمیسیۆنێکی تایبەتی بۆ دانوستاندن کە بڕیار بوو دروست بێ نەکراوە ئەمەش هەیە لەولاوە بەڵام لە ئەساسە سیاسەتی حکومەت سیاسەتێکی دۆستانە نییە بەرامبەر وەزعی ئێمە بەڵێ ئەوەی کە بەرزوت حکوومەت هەرێمی ژۆک و پێویست جدی نەبووە پەیوەندی بەچیەوە ینی تا چەندێک مەسەلەن پەیوەندی بەوەیە کە بازێکی کۆمەڵێک بەرپرس لە ئاسی باڵا سوودمەندن لە مانەوەی دۆسەی نەوت لە هەرێم بەم شێوەیە من مەبەسم ئەوە نییە مەبەسم ئەوەیە حکوومەتی هەرێم دەبوو گفتوگۆیەکی هەمیشەیی لەگەڵ حکوومەتی بەغا هەبێ کۆمیسیۆنێکی تایبەتی بۆ دانوستاندن هەبێ دەمێکە من داوام کردووە لە 2007ەوە من باسی یەکەم 2008 حیزبەکان لە 2012 کۆبوونەوە بریاریان داشتێکی وا بکەن نەیان کرد لە پاشا ڕێنەکەوتن چونکە تۆ ئەگەر کۆمیسیۆنێکی ئەو کارە نەبێ جار جار وەفت بچێ بۆ بەغا و بێتەوە ئەوە هیچ دروست ناکات چونکە ئەوە پچڕە بە دوواداچوونی نییە کۆمیسیۆنێ نییە ئۆفیسێ نییە کە خەریکی ئەو ئیشە بێ ئارشیفی هەبێ مەلەفاتی هەبێ ئەوە کەمبووکوڕێکی گەورەیە لەبەرەوە نەتوانیوە کێشەکان وەکو پێویستە چارەسەر بکەی بە دوایە بچی بەڕێکوپێکی و حکوومەتی عێراقیش پێی خۆشە کە تۆ نەچی بە دوایە بەڕێشی بۆ ئەوەی ئیشەکانی بۆ جێبەجێ نەکاوە خەتاکەشە خاس سەر تۆڵێ حکوومەت نهاتووە تۆ نانێری تۆ گفتوگۆ لەگەڵ نەکردوم ئەم قسانە هەیە لەبەرەوە بەڕێی من تەقسیر هەیە لەلایەن حکوومەتی هەرێمیشەوە بێگومان لەو بارەوە بەڵێ دوا پرسەرمان کاک دکتۆر سەبارەت بەوەی کە ئەگەر ئەم گفتوگۆیانەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان دەستی پێکردووە چ کاریگەرێکی خراپ پێم لەسەر ئاستی ناوخۆی هەرێم و لەسەر پارچەکانی دیکەی کوردستانیش لە شوێنەکانی دیکە دەبێت چۆن تێنەگەیشم بەڵێ دوا پرسیارمان سەبارەت بەوەی کە ئەگەر ئەم کۆبوونەوەیانەی کە دەستیان پێکردووە لە نێوان هێزە سیاسیەکان نەتیجەی نەبوو چ کاریگەرێکی لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان پاشان پارچەکانی دیکەی کوردستانیش دەبێت ئەگەر کۆبوونەوەکان ئیجابی نەبن ئەگەر کۆبوونەوەکان ئومێدەوارین ئەنجامی هەبێت چونکە ئەمە زۆر ئەم جارە زۆر جددیە و ئەبێ هەوڵ بدەن ئەنجامی بێ ئەگە ئەنجامی نەبێت تەبعاً شتێکی زۆر خراپە بێ بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و بۆ دەوروبەریش و بۆ دەرەوەش چونکە ئێستا لە دەرەوە ئەو خەڵقانەی کە دۆستی ئێمەن یا دەیەوێ هاوکاری بکە هەمیشەیەکێ لە گلەیەکانی وەڵێ تۆ یەکگرتو نیت هەر یەکەتان شتێگەڵێن هەر حیزبە شتێگەڵێ ئێوە بۆ یەکگرتوونین ئەو کێشانە چێ لە بینتانە یعنی خەڵقی تریش ئەوە هینەکە یعنی کە ئەنەه تۆ مادەم یەکگرتوونی ئەویش ممکن نازانێت چۆن کۆمەکەکە چۆن بکە دەوڵەتانی تورکیا و ئێرانیش حەزەکە ئەو دابەشبوونە بمێنێ حەزەکە ئەو ناکۆکێ بمێنێ لایەکیان خەریکی ئەم لایە لایەکیان خەریکی لایەکی ترە ئەوانیش ئەو کێشانیان هەیە لەبەرەوە بەڕێی من ئەگەر ئەم کێشانە چارەسەر نەکرێ وام حیزبانە ئەم جارە نەتوانن کێشەکان چارەسەر بکەن دڵنیام وەزع باش نابێ و
زۆر زۆر ناتوانین وەکو پێویستە بەرەنگاری ئەگەرەکان بین چ ئێستا چ ئەگەرەکانی پاشداش. بەڵێ بەڕێز دکتۆر مححمود عوسمان سیاسەتە زۆر سوپاسی بەڕێز دەکەین کە لە هەولێرەوە لەگەڵ ماوەی زۆر سوپاس بۆ بەڕێستان سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.